تقريبا والله أو تقريبا متروني وك أبيتن متروني وقوليتي بالي برينيا كشي تقريبا زياترة بس لا سەر ڕێگای گوندی ناوڕۆین و بێشە و هەسنانین لە هەر لەسەر ئەو ڕێگای کە ئەچێتەوە بۆ کوێستانەکان و چاسەمبەگ یەککە لەو ڕێگانەی کە ڕۆژانە قەرەباڵغی و هاتسۆیەکی زۆری بەسەرەوەیە وەکو لە دیمەنەکاندا دیارە لەم ڕێگایە لە ناوەڕاستی ڕێگاکە چاڵێک کەوتوتە ڕێگاکە کە چاڵەکە لە بەشی سەرەوەی لەسەر قیرەکە دیارە کە شتێکی کەمە بچووکە بەڵام لە ناوەوەی چاڵەکە دیارە مەسەیرمان کرد چاڵەکەی نزیکەی مەتر و نیوێک بۆ 2 مەتر قوڵە بێ و نزیکەی 2 مەتریش چاڵەکە بەری نەبێت کە مەترسی زۆری هەیە بۆ ئەو سیارانەی و شۆفێرانەی کە بەم ڕێگایەدا هاتوچۆکەن ئەگەر ئاگاداری خۆیان نەبن مەترسی داڕمانی تەواوەتی لێەکرێت من هەوڵەدەم ئەو گونشینانە وەرگرم کە هاتوچۆیان بەسەر ئەو ڕێگایەوەیە مامۆستا سڵاوتان لێبێ ئەگەر بێتی ئێرە بفەرموو ئەوە کەی وای لێ هاتووە کەی پێتان زانیەوە بەخێر بن طبعا دوای ئەو بارانانەی کە هاتن دیتن قۆڵتێک دروست ببوو بەس بە دەقیقی 2 ڕۆژە ئەو چاڵە دروست بووە ئەوەشی ئەو منفەزەیە ینی چەند ساڵێکە ئەو جادە دروست کراوەش لەبەر خراپی و نزمی کوالیتی و ڕێگە و بانانەیە ینی ئەو قۆڵتێک تێدا دروست بووە دوێنە شەر بەخۆ بە جەماعەتی دی ئەو بەردە و شتندانە شتانە هەر خۆتانداتان هەر بە خۆندانە بەڵێ جەماعەتیش لێ ئاگادار کراینەوە پێم وابیتن بەڵام هەتا ئێستا جگە لە چەند قوڵە بێ ئەگەر بتوانین بچینە نزیشی تقریبا وڵی ئەوها تقریبا مەترونی وەک ئەبیتن مەترونی وە قۆڵیەتی بەڵێ بەرینەکەشی تقریبا زیاترە بەس جارە هەرە هەندە قۆڵتی لێ دروست بووە ئەگەر چەند مەترسیدارە بۆ شۆفێران کە قورآن ئەمە وەکووانەی کە شارەزانانی ئێرە لەوانەیە لۆمە زۆر مشکلە نەبیتن بەس لە ئەوانەی کە هاتوچۆ یاخود بڵێن بە تایبەتی ڕۆژانی جمعە ینی ئەوانەی کە دێنە سەفرە و شتیوە بەو ڕێی دادێن ئەگەر ئاگادار نەبن یاخودچان نەکرێتن لەوانەیە مەترسیشتەوە تەواو دروست بکاتن دەست خۆش بێ مامۆستا بەخێر بێن سەر بەڵێ هەر لەسرە و بابەتە کەمێک پێش ئێستا قسەم لەگەڵ خوسرە سادق بەڕێوبەری ڕێگاوبانی سۆران کرد ئەو پێیوتم کە ئەمڕۆ تیمەکانی ئەوان سەردانی ئەم ڕێگایان کردووە و پشکنینیان بۆ ئەم چاڵە کردووە پێویستەکە لە زووترین کات چاچی بکەن و باسی لەوە کرد کە بەیانی تاوەکو دوو بەیانی تیمەکانی ئەوان دێن هەم ئێرە کە بە مەسافەی 2 مەتر شوێنەکە قیرەکە هەڵەگرن و ژێرەکەی پڕەکەنەوە و لە دوای ئەوە پێویستە دووبارە قیرتاوی بکەنەوە.